إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. براني عزيز وخۆشەویست، زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە شەرعیەکان. ئەمڕۆ باسی ئەدەب ئەکەین لە هەڵسوکەوتکردنە لەگەڵ ئەو کافرانەی کە جەنگ لەگەڵ مسلمانان ناکەن، ئەدەبی تعامل لەگەڵ ئەو کافرانەی کە جەنگ لەگەڵ مسلمانانە ناکەن. کافرەکان دوو جۆرن، جۆرێکیان لەگەڵ مسلمانانە ئەجەنگن، ئێمە باس لەوان ناکەین، بۆ تۆ معاملە و هەڵسوکەوتی جەنگیان لەگەڵاکە. کۆمەڵێکیشیان هەیە لەگەڵ مسلمانانە ناجەنگن، بۆ نمونە هەیانە لە وڵاتی ئیسلامە ئەژێن، ڕاستە کافرە بەس هاونشتمانیتە، هەیانە عەهد و پەیمان ها لە بەینتانە، دەوڵەت ئیسلام لەگەڵ ئەوانە عەهد و پەیمانی هەیە، هەیانە مەجاری پێدراوە کەوا لە ناو وڵاتی ئیسلامە بژێت، مستەئمەنە، یعنی بۆ ماوەیەک بۆ ئیشێکی تایبەت بۆ کارێکی تایبەت ئەمانی پێدرێت، ئەمانەت چۆن معاملەیان لەگەڵاکەین. بڕێ ئادابمان هەیە خۆشەویستەکانم، بۆ شێوازی معاملەکردن و هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەو جۆرە کافرانەی کە لەگەڵ مسلمانانە ناجەنگن. ئەو یاسا و ئادابانە بیناکراوە لەسەر عەدالەت، دادگەری، لەسەر چاکویستی و ئیحسان، لەسەر پاراستنی مافەکان، بەڵام لەگەڵ ئەوەیشا جێگیربوون و ثەبات لەسەر عەقیدە و لەسەر دینەکەی خۆت و بەڕائەت لە کوفر. یەکەم ئەدەب خۆشەویستەکانم کە ئەبێ هەمان بێ، ئەبێ ئێمە دادگەر بین لەگەڵ ئەو جۆرە کافرانەی کە لەگەڵمانە ناجەنگن، ئەبێ دادگەر بین ئەگەر چی مخالفیشن یان دینیشمان جیاوازە لەگەڵیانە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی الممتحنەیە ئەفەرمێ ئایەتی 8 ئەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. خوای تعالی قەدەغەتان لێ ناکا کەوا چاکەکار بن، دادگەر بن لەگەڵ ئەو کافرانەی کە لەگەڵتانە نەجەنگیانە، لەسەر دیندارەتی لەگەڵتانە ناجەنگن، لە ماڵ و سەروەت و سامانی خۆتان زەویزاری خۆتان دەرتانیان نەکردووە، کەوا چاکەیان لەگەڵا بکەن و دادگەر بن لەگەڵیانە. بەڕاستی خوای تعالی دادگەرانی خۆشەوێ. کەوا بوو عەدالەت و دادگەری واجبە لەگەڵ گشت کەسێکە، مسلمان بێ یان کافر، بەس بەو مەرجە محارب نەبێ، نەجەنگێ لەگەڵتا. دووهەم ئیحسان، یعنی چاکویستی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثەکە درێژە لە کۆتاییەکە فەرمێ ئەلا من ظلم معاهدا أو انتقصه فأنا حجيجه يوم القيامة. الله هەر کەسێک تعدای لە کافرێکی غەیرە محارب کرد، کە کابرا لە وڵاتی تۆ ئەژێت، هیچ کێشەیەکی نییە، هیچ شەڕێک ناکە، هیچ دژایەتێکی ئیسلام ناکە، هەر کەسێک تعدای لێ بکە، زوڵمی لێ بکە، بەڕاستی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من بەرامبەر ئەو کەس ڕائەوەستم لە ڕۆژ قیامەت، با مسلمانیش بێ. سیر دادگەری ئیسلام کەن، چەند بە جوانی و بە چاکی و بە ئیحسان معاملە حتا لەگەڵ کافری شاکە. کەوا بوو پێویستە لەسەرمان ئێمە لەگەڵ ئەو جۆرە کافرانە ئەبێ قسەمان نەرمونیان بێ، ئەبێ لە معاملە و لە هەڵسوکەوتە بەیع و شیرا و هەموو جۆرە معاملەیەک ئەبێ ڕازگۆ بین،
ئەبێ وەفامان هەبێ ئەگەر عەهد و پەیمانێکە بوو لە بینمانە، ئەبێ ئەگەر ئەمانەتێکیشمان لەلا بوو بە جوانی بیگەین نەشوێنی خۆی و سپاردەکان بگەین نەشوێنی خۆی، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دراوسی هەبوو جوولەکە بووە سەردانیانی کردووە، نەخۆش کەوتون ڕۆیشتووە بۆ لایەن ئەوان هاتو چۆی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم. سێم خۆشەویستەکانم پاراستنی خوێن و ماڵ و سەرۆت و سامانیان، طبعا شەرەفیشیان. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثێکە کە ئیمامی بوخاری گەڕێتەوە فەرمێ من قتل معاهدا لم يرح رائحة الجنة. هەر کەسێک کافرێکی هاوپەیمان کە لەگەڵ تۆ ئەوان پەیمان هەیە و شەڕ نییە، هەر کەسێ بیکوژێ بۆنی بەهەشت ناکات، هەر کەسێ بیکوژێ بۆنی بەهەشت ناکات. کەوابوو خوێنیان پارێزراوە، ماڵیان پارێزراوە، شەرەفیان پارێزراوە. و ئیمامی قورطوبی فەرمێ عەدالەت لەگەڵ کافرێکا کە نەجەنگێ لەگەڵ تا مەطلوبە و داواکراوە وەکو چۆن لەگەڵ ئیماندارێکە داواکراوە. چوارەم خۆشەویستەکان دروستە ئینسان هاتوچۆیان بکە و سڵەی ڕەحمیش بەجێبێنێ. ئەگەر برایەکت، باوکت، خوشکێکت، دایکت، هەر کەسێک لە خزمەکانت کافر بوو دروستە سەردانیان بکەین. دروستە خوای تەعالی دەربارەی ئەو کافرانەی کە ئەو کەسانەی کە دایک و باوکیان کافرن، خوای تەعالی فەرمێ وصاحبهما في الدنيا معروفا وإن جاهداك لتشرك بما ليس لك به علم فلا تطعهما بەڵام وصاحبهما في الدنيا معروفا. دایک و باوکی ئاو پەڕی هەوڵی لەگەڵا ئەدەن کە کافر بێ، بەڵام لەوەیە بە قسەیان ناکەین، بەڵام هەر ئەبێت چاکبی لەگەڵێن. کەوابوو دروستە هەدیەیان لێ وەربگری، دروستە هەدیەیان بدەیتێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم شتانەی کردووە. جا بیا ئاگامان لێ بێ، هەندێک مسلمان هەیە یعنی سەیرە لەم مەوزوعانە. پێنجەم خۆشەویستەکانم بانگەوازکردنیان بۆ ئیسلام بە حیکمەت، بە ئامۆژگاری جوان. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. کەوابوو ئەسڵ بنچینە لە معاملە و تعاملی ئێمە لەگەڵ ئەو کافرانەی کە ناجەنگن لەگەڵ مسلمانانە ئەوەیە کە معاملەمان جوانە لەگەڵیانە و بە شێوەیەکی جوان ئەگەر قسەیشمان لیان، ئەگەر بانیانیشمان کرد بۆ ئیسلام، ئەبێت زۆر بە نەرمی، زۆر بە سۆزەوە، نابێ بە توندی، نابێ زبربی لەگەڵیانە. ئەمە ڕەوشتی پێغەمبەریش بووە صلی الله عليه وسلم. شەشەم ئەبێ موالاتیان نەکەی لە دینەکەیانە، ئاگات لێ بێ، ئەبێ موالاتی کافری نەکەی لە دینەکەیانە، بەڵام لەگەڵ ئەوەیشە ئەبێت دادگەربی و چاکویستبی لەگەڵیانە. یعنی عەدالەت و ئیحسانت هەبێ بەڵام موالاتیان نەکەی. ئەبێ دینەکەیانت خۆش نەوێ، ئەبێ ڕازی نەبی بە کفرەکەیان، ئەبێ بەشداریان لەگەڵا نەکەی لە دروشمەکان، لە دروشمە ئاینیەکانیانە. چونکە تۆ دینی خۆت هەیە، ئەوان دینی خۆیان هەیە. لەکم دینکم وەلیە دین. هەر کەسێ دینی خۆی هەیە، تۆ نابێ بڕۆی لە ڕازی بی بۆ ئەوان مەسەڵەن ئەوان شەریک بۆ خوا قەرار دەدەن، تۆش بڕۆی لەگەڵیانە بەشدار بی. بەڵێ کەوابوو جیاوازەیەکی زۆر هەیە لە نێوانی ئەوەیە کە تۆ لە معاملاتی دنیاییە چاکبی لەگەڵیانە لەگەڵ ئەوەی کەوا تۆ موالاتی دڵت هەبێ لە بواری دینیە بۆیان. ئەم دووشتە لەگەڵێکە زۆر فەرقیە. براینە دروستە تۆ کافر بخوازی، یعنی دروستە ژنەکەت ئافرەتێکی جوولەکە بێ یان ئافرەتێکی مەسیحی بێ، ئیسلام ڕێگای ئەوەی داوە، بەڵام دروستیشە خۆشت بێ، بەس دروست نییە دینەکەی خۆش بێ، دروست نییە ڕازی ببی بۆ دینەی کە هەیەی، ئەو دینی خۆی بۆ خۆی، دینی خۆت بۆ خۆت. طبعا ئەوە لە حاڵەتی زەرورەتە ئینسان ئەو شتەکە، داوەکو ئافرەتێک حتا کۆیلەیش بێ، حتا ئافرەتێکی کۆیلەی مسلمان بخوازی زۆر زۆر لەوە باشترەکەوە ئافرەتێکی شۆخ و شەنگی غەیرە دین بخوازی. بەڵام لە هەندێک حاڵاتە دروستە، یعنی وەکو لایەنی شەرعی. وەفاکردن بە عەقد و پەیما یعنی پەیمانێک کە داتە لەگەڵیانە ئەبێت تۆ یان ئیتفاقیەکەت هەیە لەگەڵیانە نابێ خیانەتی تیا بکەی. يا أيها الذين آمنوا أوفوا بالعقود، حتى لقل كافريشا
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کافرەکانی قوڕەیشە عهد و پەیمانی هەبوو و بردێ سەر ئەوانیان بردە سەر. هەشتم نابێ زوڵمیان لێ بکرێ، نابێ تعدایان لێ بکرێ. لەو حەدیثە قودسیە هاتووە کە خوای تعالی ئەفەرمێ یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما. أي بندكانم من ظلمم لسر خوم حرام كردوا ولا نيواني إيويشا حرام كردوا حتى البرامبر بكافريش تو نابي ظالم بي نابي ظلمي لي بكي كوابو أبي زور زور آقات لخوت بي بكورتي وببختي عدالة واجبة بەرامبەر بە کافرەکە بەو کافرانەی کە ناجەنگن لەگەڵتا. چاکویستی و معاملەی جوان واجبە لەگەڵ ئەوانەیە کە معاملەیان لەگەڵاکەی تر کڕین و فرۆشتن بێیان هەر شتێکی تر بێ. ئەگەر خزمت بن دروستە سەردانیان بکەی و دروستە سەردانت بکەن. حرامە زوڵمیان لێ بکەی و پاراستنی ماڵ و سەروەت و سامانیان و پاراستنی خوێن و شەرەفیان ئەوە فەرزە و کاتێکیش بانیانەکەی بۆ ئیسلام ئەبێ بە حیکمەتەوە و توندوتیژی تایە بەکار نەهێنی لەگەڵ ئەوەیشا تۆ لەسەر عەقیدەی خۆت ئەبێ بەردەوام بی و نابێ بتاوێتەوە لەناو عەقیدەی ئەوانە. یعنی معاملەکردنەکە وا نەکات تۆ دڵت نەرم بێ بۆ ئەو بیر و باوەڕی کە ئەوان هەیانە. لە کۆتایی ئەبێ بزانین خۆشەویستەکانم کە ئیسلام دینی ڕەحمەتە، دینی دادگەریە. لەگەڵ ئەوەیە کە داوات لێ ئەکات تۆ پارێزگاری لە عەقیدە و بیر و باوەڕی خۆت بکەی، بەڵام لەو لایشەوە داوات لێ ئەکات کە تۆ لەگەڵ ئەو کافرانەی کە ناجەنگن، ئاخر ئەمە لەوانەیە 20 جار من ئەم کەلیمەیەم دووبارە کردوێتەوە، ئەمە بەرامبەر بە ئەو کافرانەیە کە ناجەنگن لەگەڵ موسڵمانانە کە دژایەتی دینی ئێمە ناکەن، لەگەڵیانە ئەبێ ئێمە چاکویست بین، معاملەی جوانمان هەبێ لەگەڵیانە. وعدالة إحسان وفا بعهد أمانة بردوام لبر چاومان بكاتي إما لقل هر كافريكا لقل هر بيدينيكا معاملة أكين لقل أول شاء بي إما ثابت بين جيجير بين لسر عقيدة وبيرو باورمان سخلق واهي أرات أوروبا سبحان الله لبد دينكي لدسته خلق زور هي بوتا مسيحي أبيتا غير دين تاتي يتشتا أولاتانا بلام هشا ليلة ملتزم نبوه نوجي نكرد بس أشياء أولاتانا زور دا أمزري لسر دينك باي تعالى لو أنا من بيجير كدا مزراو أبين لسر دينك كمان وأخلاق وروشتش من جوانا برامبر فهر مسلمانك كلا قل معنا أجي وهر كافريكش كدجايتي دينك كمان ناكا إما بيويس لسر من أخلاق وروشت من جوان بيو باي تعالى موفق من كالا سري وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله